دیارە هەمومان نزانین کە پرسی ئاشتی ماوەیەکی زۆرە هەم ڕۆژەفی میدیانە و خۆیەکانە هەم میدیا جیهانەکانی سەرقاڵ کردووە. بۆیە دەوڵەتی قۆڵ دەوڵەتی توریا و دەوڵەتی باخچەلی داوای ئاشتیان کرد لە ئیمراڵیش بەدەم بانگوازیەکانەوە هاتووە هەمیشە لەگەڵ ئاشتیایە. بۆیە ڕێبەراپۆ ئەو وەفتە کە چوونە لای ڕێبەراپۆ چەندان جار سەردانی کردن، هەر جارێک بە پێشنیاریە ناردنەوە دەرەوەی زیندان و لەوێ سەردانی هەموو حیزب ویلایەنەکانی تورکیایان کرد و سەردانی باشووری کورد حیزب ویلایەنەکانی باشووری کوردستانیشیان کرد. دیارم پرسە پرسێکی گرنگە بۆ نەکتەنیا بۆ گەلی کورد بەڵکو بۆ تورکیا، بۆ ڕۆژهەڵاتی ناوین، بۆ هەموو گەلانی ئازادی خۆست کە لە ڕۆژهەڵاتی ناوینە هەتا بۆ جیهانیش گرنگە. لەبەرەوە ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوینەوە تا ئاشتی سەقامگیری لە تەواوی جیهانایە. ڕێبەراپۆ هەمیشە بە پێشنیارەکانی بە پرۆژەکانی ینی مێژوویەکی زۆر ینی وەرچەرخانێکی مێژووی ئافرێنە. بەڕاستی ئەم جارەکە پرسی ئاشتی کرا دانانی چەکدانان لەلایەن پارتی کرێکارانی کوردستانەوە کرا و بە ناو هەڵوەشانەوەی پارتی کرێکارانی کوردستان ئەوەی لە ڕێبەراپۆ تێگەیشت بێت لە فکر و ئایدەکانی ڕێبەراپۆ تێگەیشت بێت. ڕێبەراپۆ ڕاستە بانگوازیەکەی یاخود بڵین پەیامێکی ڕوونی شەفا بوو، بەڵام لە هەمان کاتیشە پەیامێکی زۆر قوڵە. یعنی ئەو کاڵێ چەکدانان مەبەستی ئەوە نییە کە باشووری کوردستان بەداخەوەی مەگەر لەسەر باشوور قسە بکەین. باشووری کوردستان و ئەزمونە تاڵەیانەیە کە بە ئەش بە تاڵ و بە دانانی چەک و هەر کەسێ چەکدانێ بڕاتە ماوە نییە. ئەم جارە قۆناغی کورد جیاوازە، ئەم قۆناغە جیاوازە و قۆناغی تێکۆشانوی ڕێبەراپۆش جیاوازە، فکر و تێزەکانی ڕێبەراپۆ ئایدۆلۆژیای ڕێبەراپۆ جیاوازە. بۆیە کاتێک گەڵێ چەکدانانی پەکەکە ڕێبەراپۆ لە 20 ساڵ لەمە پێشە بۆیە ئەمە بکرایە، لەبەرەوە پەکەکە جارێکی تر پێویستی بە بنیادنان و خۆنیێبوونەوە هەیە. بۆیە پێویستە لە ئێستەیە جارێکی تر پەکەکە خۆی نوێ بکاتەوە. چۆن بینیمان لە کۆتایی هەشتاکان لە سەرەتای نەوەتەکانە قۆناغێکی مێژوویدا ئەفراوەی 15 تەباق ڕووی قۆناغێکی مێژووی بوو بۆ ئەوانەی کە لی تێگەشتن خۆشحاڵ بوون و دوژمنیشی تووشی شۆ کرد. ئەتوانم بڵێم لە دوای نەوەتەکانیش هەر جارێ بە قۆناغێک تێپەڕێ و قۆناغی ئاشتیش هەر جارێ بە قۆناغی 2013 2005 و چەندین جار قۆناغی ئاشتی ڕۆشتە بەڕێوە. هیچ کاتێک کورد و خاوەن بێوەعد نەبووە، بەڵکو هەمیشە وعدی خۆی جێبەجێ کردووە لەبەرەوە لەگەڵ پرۆسەی ئاشتیایە. بەڵام بەداخەوە دەوڵەتی تورکیا و فاشیزمەکە هەموو جارە پێشەلکەری پەیامی ئاشتیەکەن لەگەڵ ئاشتیانێن و ئەم جارە پێویستە دەوڵەتی تورکیا جوان تێبگە لە پەیامەکەی ڕێبەراپۆ و پێویستە دەوڵەتی تورکیا ئاشتی بەرقەرار کات، تەنیا لەگەڵ گەلی کووردا دانوستان بکە. ئەگە دانوستان نەکا بە هەڵۆشانەوەی تورکیا دڵنیان هەڵۆشانەوەی تورکیا ئەبێ، لەبەرەوە تورکیا غەزای لەبەرچاوە و ئوکرانیا لەبەرچاوە و سووریاش کە نزیکترین ڕۆژەوە کە ئێستا بەڕووخاندنی ئەسەد جارێکی دەرس کەوتۆتە ناو تورکیا و ئەو یعنی دۆخەش ئەچێتە ناو تورکیا و تورکیا ئەتوانە بڵێن توانای ئەوەی نییە جارێکی تر لەگەڵ کووردا شەڕ بکە و هەم توانای سەربازی کەمە هەم توانای مادی. ڕاستە دەوڵەتی ناتۆیە دەوڵەتێکی بەهێزە، بەڵام بەرامبەر بە ئاستی کورد و لە تێکۆشانی کووردا گەورەترین شکستی خوارد، بۆیە دەستی بۆ ئاشتی درێژ کرد. بینیمان چۆن لە ماوەی ئەم 10 ساڵە هەموو توانای خۆی کە دەوڵەتی ناتۆیە خستی، ئەگەر هەتا چەکی قەردەخەکرای فسفۆری بەکارهێناوە بۆ چیاکانی کوردستان، بەڵام بەرخودانی ئیمراڵی، بەرخودانی چیاکانی کوردستان، بەرخودانی ئەو کچ و کوڕانی کە لە چیاکانی کوردستان و بەرخودانی زیندانی سیاسی، بەرخودانی شار و گەلیش تێکەڵی ئەوە بوو کە دەستی ڕێبەراپۆ دەستێکی بەهێزی هەبوو و ئەو بەرخودانە بۆ هۆی سەرکەوتنی ئەم سەرکەوتنەی کە هەموو میدیا جیهانەکانی ئێستا باسی ڕێبەراپۆ باسی ئاشتیگەری کورد دەکەن و ئێستا ڕۆژەفی کورد لە سەتاسەری جیهانە هەیە و بۆ خۆیشی جارێکی تر بە پەیامی ئاشتی پەکەکەی لە لیستی تیرۆر دەرهێنا. بەڕاستی پەیامی ڕێبەراپۆ پەیامێکە ئەتوانین بڵێن ئێمەی کورد خۆشحاڵین، ئێمەی کورد بەدەنگی پەیامەکە هاتین، ئێمەش وەک کوشتنانی باشووری کوردستان پشتگیری و پشتیوانی و بەکردار و بەفعلی پشتگیری و پشتیوانی پەیامەکەی ڕێبەراپۆین. ئێمە ئەگەر سەیری و ڕێکەوتانەی ڕۆژاوای کوردستان بکەینە بینین لە بینی دوو پێکاتەیە قەسەدە و دیمەشق ڕێکەوتنیە کرا و ئەمە جارێکی تر ئەوەمان پێڵێت ئەڵێ پەیامەکەی ئەوە وەڵامدانەوەی پەیامەکەی ڕێبەراپۆیە، وەڵامدانەوەی فکر و تێزەکانی ڕێبەراپۆیە کاڵێ ئیتر ئەبێ سوورێکی تاگ نەبێ، سوورێکی مەسەبگەران نەبێ، یەک نەتە و یەک ئاڵا و یەک زمان نەبێ، پێویستی بەوەیە بە فرەڕەنگی بە هەمە ڕەنگی کار لە سووریا بکرێت، سووریایەکی کۆماری سووریایەکی دیموکرات بە ئافرێنێ و بینیشمان لە ڕێکەوتنەکە ئەوە هەبوو. ئێمە وەکو ژنان هەڵبەتە گەشببینین بەو ڕێکەوتانە، گەشببینین بۆ
ئاشتیانە بەڵام ئەوەی کە بڵین ئێمە وەکو ژنان لەناو ئەو ئاشتەیە بە تەواوی ئیتر وەکەوەی دنیا کرابێ بە گوڵ و گوڵزار بۆ ئێمە نایە لەبەرەوە ئێمە تێکۆشانی ئێمە بە تایبەتی ڕۆژاوای کوردستان لەسەر ئاستی ژنان ئەتوانم بڵێم ئەوە ڕێکوتنیکی سیاسیە ڕێکەوتنیە کە لە ئاستی دوو بڵین پێکاتە ئەکرێ کە قەسەد و دیمەشقایە و مەزنەوە عەندیش نوێنەرایەتی ڕۆژاو باکووری سووریا ئەکات بەڵام ئێمە وەکو ژنانی ڕۆژاوی کوردستان وەکو ژنانی ئازادی خواست وەک باشووری کوردستان ئەتوانم بڵێم ئێمە لە ئێستەیە ناتوانین لەگەڵ پێکاتەی ئەحمەد شەرع و لەگەڵ ئەو بیر و بۆچوونەی ئەحمەد شەرع یەک بگرینەوە لەبەرەوەی ئێمە پرسی کۆمەڵایەتیمان هەیە پرسی ژنمان هەیە لەبەرەوە پرسێکی گرنگە و پرسی ژن ئەتوانم بڵێم لە پرسی وەک ڕێبەراپەڵە لە پرسی کورد قوڵترە پرسی ژن نەتەوەیەکی داگیرکراوە بۆیە پێویستە ئێمەی ژنان هەرچیمان هەیە نەخێنە سەبەتەی ئەحمەد شەرعەوە و ئەیتر دنیا بە گوڵ و گوڵزار ببینی لەبەرەوە تێکۆشانی ئێمە جیاوازترە لەبەرەوان هەم مەسەبگەرایی و هەم ینی کارێک لەسەر ژنەکەن قەتیزکردنی ژن و نکۆڵیکردن لە ژن و بکۆی لەکردنی ژن لە ڕنگدانەوەی هەیە لەناو ئەو پێکاتانەیە بۆیە ئێمە کوژنانی بە ڕۆژاوای کوردەوە کوژنانی ئازادی خوازە توانم بڵێم ئێمە ئەتوانین خەبات و تێکۆشانی ئێمە جیاوازتر بێت بۆ ئەوەی پرسی ئاشتی و پرسی کۆمەڵایەتی بەدی بێت ئێمە توانین بڵین ئەو ڕێکەوتنێکە لە بینی قەسەدە و لە بینی دیمەشقا کراوە ڕێکەوتنێکی گرنگە ئاشتی هێنێ بۆ ناوچەکە بە هەموو جیاوازیەکانەوە هەموو پێکاتەکان ئەتوانن لە ناو سووریایەکی دیموکراتە جێگا بگرنەوانی کە لە سیاسەتە ئەزمونیان نەتوانن جێگا بگرن ئەو پرۆسەی ئاشتیانەک تەنیا بۆ قەسەدا بەڵکو بۆ تەواوی گەلی کورد بۆ ناوچەکەش ئارامی هێنە بۆ ناوچەکەی سەرکەوتن بەدەستێنێ بە تایبەتی بۆ باشووری کوردستان و ئێمەش بۆ کوژنانی باشووری کوردستان هەمیشان پشتگیری ئەو ئاشتیەکەین.